وتەیەک بە بۆنەی یادی 38 ساڵەی دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێران. ئەمڕۆ پێنجشەممە 11 مانگی خەرمانان ساڕۆژی دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێرانە. 38 ساڵ لەمەوبەر لە وەها ڕۆژێکدا لە کۆنگرەی دامەزرێنەردا حیزبی کۆمونیستی ئێران لە کوردستانی شۆڕژگێر دامەزرا. لەم ڕۆژەدا یاد و بیرەوەری خەباتکارانێکە لە ڕیزەکانی ئەم حیزبە لە زیندان و لەژێر دڕندانەترین ئەشکەنجەکاندا ئیعدامکران یان لە سەنگەرەکانی خۆڕاگری شۆڕژگێرانە لە کوردستان لە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا گیانی ئازیزیان لە پێناوی ڕزگاری ئینسانی چەوساوە و ستەملێکراو فیدا کرد ڕێز لێ دەگرین و درود و سڵاو دەنێرین بۆ بنەماڵە خۆڕاگر و سەربەرزەکانیان. هەروەها لەم ڕۆژەدا ڕێز لە خەبات و خۆڕاگری کرێکاران و کۆمونیستە بەندکراوەکان و هەموو بەندکراوانی سیاسی دەگرین کە بۆ دیفاع لە باوەڕ و بەرنامە و ئامانجەکانیان بەرەنگاری ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی بوونەتەوە و لە نامرۆڤانەترین بارودۆخدا لە زیندانەکانی کۆماری ئیسلامی بەسەر دەبن. بە هیوای ئەوەی کە خرۆشی خەبات و ناڕزایەتی کرێکاران و جەماوەری زەحمەتکێش و ستەملێکراو ڕژیمی کۆماری ئیسلامی لە تەختی دەسەڵات بێنێتە خوار و هەموو بەندکراوانی ئازادی خواز بە سەرکەوتن و بە بزەی خۆشی لەسەر لێو بگەڕێنەوە ناو باوەشی ئازیزانیان. دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێران لە ڕۆژی 11 خەرمانانی ساڵی 1362 هەتاوی هەنگاو هەڵگرتن لە ڕێگایەکدا بوو کە چینی کرێکار پێویستە پێیدا تێپەڕ بێت تا لە چینی چەوساوە و بێبەشی کۆمەڵ ببێتە چینی دەسەڵاتداری ئەو کۆمەڵە تا کۆمەڵی ئێران لە هەموو ئەو قەیران و نەهامەتیانە ڕزگاری بێت کە بەرۆکی زۆربەی کۆمەڵانی خەڵکی ئەو وڵاتەی گرتووە تا لە ئاکامی نهایی ئەم ڕەوتەدا سۆسیالیزم کۆمەلگایەکی ئینسانی ئازاد و یەکسان و بەختەوەر بێنێتە دی. بەوەها ئاسۆیەک بوو کە حیزبی کۆمونیستی ئێران بە هەوڵی دامەزرێنەرانی پێک هاتوو چالاکی خۆی دەست پێ کرد. ئەم حیزبە لە بارودۆخێکدا دامەزراکە شۆڕشی ئێران لە ژێر زەربەی دژە شۆڕشی ئیسلامی دوایین هەناسەکانی خۆی هەڵدەکێشا. سەرکوتی خوێناوی و دەست بەسەرکردن و یەعدامی بەربڵاو بەشێک لە ڕێکخراوە چەپەکانی بەکردەوە لە ناو بردوبوون یان پەرتەوازەی ئەو سەر بۆ ئەو سەری دنیای کردبوون. سەر لە شێواوی حرەکەتی چەپی ئێرانی داگرت بوو. لەم بارودۆخەدا پێکهاتنی حیزبی کۆمونیستی ئێران لەلایەن بەشێک لە هێزە چەپەکانی ئێران سەرڕای پێویستێکی ڕوتینی یەکگرتن لە هەمان کاتدا دژەکردەوە و وڵامێکی شۆڕژگەرانە بەم دۆخە نالەبارە بوو. هاوکات لەگەڵ ئەوەی کە ڕژیمی ئیسلامی لە هەموو شوێنێک لە ناوچوونی ڕێکخراوە سیاسەکانی لە جار دەدا حیزبێکی سیاسی نوێ و پرجۆش و خرۆش خەریکی سەرهەڵدان بوو. ئەگەرچە دوو ڕێکخراوی سەرەکی کە بەردی بناغەی ئەم حیزبەیان دانا ئیتحادی مبارزانی کۆمونیست و کۆمەڵە بوون، بەڵام بە دوای ڕاگەیاندنی بەرنامەی هاوبەشی ئەو دوو جەریانە و ڕوونبوونەوەی ڕێباز و استراتیژی ئەم حیزبە فراکسیۆن گەلێک لە چەندین ڕێکخراوی چەپی ئێران بەو حرەکەتە پەیوەست بوون و نوێنەرانیان لە کۆنگرەی دامەزرێنەردا بەشداریان کرد. حیزبی کۆمونیستی ئێران هەر لە سەرەتای دامەزراندنی لە تاران و شارە گەورەکانی ئێران و لە ناوەندە کرێکاریەکان ژمارەیەکی بەرچاوی لە هەڵسوڕاوانی سیاسی کرێکاری و چالاکانی کۆمونیستی لەخۆ گرتبوو. ئەو بەشە لە تشکیلاتی حیزب لە ساڵە دژوارەکانی دەیەی 60 هەتاوی کەوتە بەر پەلاماری دوژمن و ژمارەیەکی زۆریان لە تاران و شارەکانی دیکەی ئێران کەوتنە زیندانەکانی ڕژیم و دواتر زۆربەیان ئیعدام کران. ژمارەیەکی دیکەش بە ناچار ڕوویان لە کوردستان کرد یان بۆ دەرەوەی وڵات ڕۆیشتن. ئەم بارودۆخە بربەستی ڕاستەقینە بوو بۆ پەرەپێدانی چالاکی تشکیلاتی حیزب لە ئاستی سەراسەریدا. بەڵام لە کوردستان حیزبی کۆمونیستی ئێران بە بوونی کۆمەڵە پێگەی کۆمەڵایەتی خۆی پاراست. حیزبی کۆمونیستی ئێران لە ماوەی 38 ساڵی ڕابردوودا تووشی هەوراز و نشیوی زۆر هاتووە و چەند گروپێکی لێجیا بۆتەوە کە ڕێبازێکی دیکەیان گرتوۆتە بەر. بەڵام ئێستاش خۆشترین بیرەوەری ژیانی هەموو ئەم کەسانە دەورانێکە کە لە ناو ڕیزەکانی ئەم حیزبەدا چالاکیان کردووە. مێژووی 38 ساڵی ڕابردوو ئەو ڕاستیە نیشان دەدات کە ئەم حیزبە لە هەڵوێست و کردەوەیدا هەرگیز لە ڕێبازی خزمەت بە چینی کرێکار و ستەملێکراوان و بێبەشان لای نەداوە و ساتە هەستیارە سیاسی و خاڵە وەرچەرخانە مێژوویەکانی سەربەرزانە تێپەڕاندووە.
نفوزی کۆمەڵە لە کوردستان وەک کۆڵەکەی سیاسی ئەم حیزبە ڕێگای نەداوە خەسڵەتی کۆمەڵایەتی بوون، بەرپەرس بوون، ڕادیکاڵ بوونی بەهۆی ئەو بربەستانەی کە دوژمن لە ئاستی سەراسەریدا بۆی خوڵقاندووە لەدەست بچێت. کۆمەڵایەتی بوون واتە ئازار و خەباتی خەڵکی چەوساوە و بێبەش، بەرژەوەندی ئێستا و داهاتوویان بەردەوام لە ناوەندی ئەندیشە و کردەوەی حزبدا بووە، واتە هەوڵی داوە سۆز و لایەنگری بۆ ئەو ڕێبازە لە ئاستی کۆمەڵایەتیدا ڕابکێشێت. بەرپرس بوون بە مانای کەمتەرخەم نەبوون لە ئاست دژواریەکانی ڕۆژانەی ژیانی خەڵکو و هەوڵی بەردەوام بۆ هێنانە خواری ئاستی ئەم دژواریانە واتە بە نیگارانیەکانی خەڵک لە هەموو بوارەکاندا وڵامی بەرپرسیارانەدانەوە، واتە وەڵام دەربوون بەرامبەر بە هەر سیاسەت و تاکتیک و هەڵوێستێک کە گرتوویەتە بەر. ڕادیکاڵ بوون بە مانای ناسین و ناساندنی ڕیشەی نابرابریە ئابووری کۆمەڵایەتەکان، واتە پێداگری لەسەر ڕێبازی کۆتایی هێنان بە چەوسانەوەی ئینسان بەدەستی ئینسان، واتە شۆڕژگەر بوون لە هەموو ساتەکانی ژیانی کۆمەڵدا، واتە پشت ئەستور بوون بە زانستی زەمانە ئەو تایبەتمەندیانن کە بنەمای استراتیژی حیزبی کۆمونیستی ئێران پێکدێنن. حیزبی کۆمونیستی ئێران هەوڵ دەدات تا لە هەموو ساتەکانی خەباتی ئازادی خوازان و چینایەتی ئێستای ئێران دەوری شایستەی خۆی ببینێت. بەپێی بەرنامە و استراتیژی ئەم حیزبە هەر کرێکارێکی پێژە و مافخواز، هەر ئینسانێکی ئازادی خواز، هەر ئینسانێکی ژێرستە مینەتەوەیی، هەر ژنێکی یەکسانی خواز، هەر لاوێک کە ئاسۆی ژیانی دژواری لێڵ کراوە، هەر خەباتکارێکی پارێزەری ژینگە، هەر هونەرمەندێکی بەڵێندەر دەتوانێت جێگە و پێگەی ئینسانی و خەباتکارانەی خۆی لە استراتیژ و بەرنامەی حیزبی کۆمونیستی ئێران دا ببینێتەوە. کۆمەڵە لە کوردستان وەکو بڕبڕەی پشتی ئەو حیزبە نمونەیەکی سەرکەوتوویە لە هەموو ئەو بوارانەدا کە دەتوانێت ببێ بە ئۆلگوی چالاکیکانمان لە شوێنەکانی دیکەی ئێران. حیزبی کۆمونیستی ئێران بەو بەرنامە و ڕێبازەی کە هەیەتی لە پێناو ئەو ئەرک و بەرپرسیارەتیە گرنگانەی کە لەسەر شانیەتی هەموو توانایەکانی خۆی بۆ یارمەتیدان بە ڕێکخستون و هێنانە مەیدانی کرێکاران و زەحمەتکێشانی کۆمەڵ بەکاردێنێ. حیزبی کۆمونیستی ئێران بە پێی پێشینەی نزیک بە 4 دەیە حزوری لە گۆڕەپانی سیاسی ئێران و پێبەندبوونی بە دیفاع لە بەرژەوەندی کرێکاران، بە پێی پەیوەندیەکی پتەوکە لەگەڵ کۆمەڵانی زەحمەتکێش و ستەملێکراوی کوردستان هەیەتی، بە پێی قورساییە کە لە ناو هێزە چەپ و کۆمونیستەکانی ئێراندا بەدەستهێناوە، بەهۆی شەفافیەتی هەڵوێست و بۆچوونەکانی دەتوانێت ببێتە هەوێنی ڕێخستن و چالاکی ڕێبەران و پێشڕەوانی بزوتنەوەی کرێکاری ئێران. حیزبی کۆمونیستی ئێران عەزمی خۆی جەزم کردووەکە لە پێناو خێرایی بەخشین بەم پرۆسەیە زەرفیەت و تواناییەکانی خۆی لە هەموو بوارەکاندا لە پێناوی یەکگرتوویی بزوتنەوەی کرێکاری کۆمونیستی ئێران گەشە پێ بدات.